سوارەت بە داگیرکاریەکان لەم ڕووی باشووری کوردستانە بەداخەوە کە زۆر لایەن و بە تایبەتێگە من قسە لەسەر ژنان بکەم ژنانێکی زۆرمان هەیە بێدەنگن هەر ژنێک لە هەر بوارێکە بپیوسە لەسەر شانی خۆی یا بە ئەرکی خۆی بزانێت کە لەسەر مەسەلەی داگیرکاری کە پرسێکی نیشتیمانیە دەبێت هەڵوێستی جدی هەبێ بۆ نمونە کاتێکە باسی دەوڵەتی داگیرکاری وەکو تورکیا دەکەین لە باشووری کوردستانە ئەگەر بە بەراورد تەماشا بکەی زیاتر لە 30 بۆ 40 کیلۆمەتر هاتوۆتە خاکی باشووری کوردستانەوانێ کە بەداخەوە زۆر ناوچەکانی داگیر کردووە لە هەمان کاتە دەبینین چەندین گوندوێران بووە سەرماڵی هاوڵاتیان تێک چۆ ڕۆژانە دەبینی شەهید ئەبێت بەهۆی بردومانەکانی دەوڵەتی داگیرکاری تورکەوانێ بەڵام بەداخەوانێ ژن زۆر بێدەنگیان هەڵبژاردووە ناڵێن تەواوی ژنان بەڵام لە هەندێ لە ژنان کە بێ بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن لەبەرەوەی کاتێکە لە هەر شوێنێکا کە ژن هەوڵیدا بەڕاستی پارێزگاری لە خاکەکەی بکات ئەمە ئەو ئەرکەیەکە دەبێت هاوشانی مێردەکەی یا براکە یا باوکی بیکات کە ئێمە هەمیشە باسی سیاسە دەکەین یعنی وا دانراوە کە سیاست لە ئەستوی پیاوانایە بەس بەداخەوە کەیسا بۆ چوونە خۆ گۆڕاوە یعنی چەندێک بەرپرسیارەتی لەسەر شانی پیاوانە ئەوەندەش بەرپرسیارەتی لەسەر شانی ژنانە وەکو نمونەی ڕۆژئاوا ئێمە هەمانە یعنی ئێمەش بۆ لە باشووری کوردستانە یعنی بەم جۆرە بەم نموزە جوانە کار لەسەر بابەتەکان نەکەی بە تایبەتی کەوتم پرسی داگیرکاری کە پرسی داگیرکاری بۆتە بابەتێک کە زۆر دەبێت هەستیارانە مامەڵی لەگەڵا بکەین بەڵام بەداخەوانێ دێمە سەر میدیاکانیش بەگشتی میدیاکان لە باشووری کوردستانە هەندێ میدیا نەبێ بە تایبەت ئەم پرسیان بە جدی گرتو کاری لەسەرەکەن هەندێ میدیاتر هەیە نەک ئەوەی کە بابەتەکە ناگەێنن بەڵکو بە پێچەوانەوانێ زۆر جار لایانی شەراعەت دەدەنە ئەو دەوڵەتە داگیرکاری وەکو تورکیا کە هاتوۆتە باشووری کوردستان و خاکەکەش داگیرەکات بۆیە من لێرەوە داواکارم لە هەموو ژنان بتوان هەر کەسە لای خۆیەوانێ لە ڕێی چالاکیەوە بێ لە ڕێ ئەو بابەت و بەرنامانەی پێشکەشیەکات زیاتر گرنگی بەو بابەتە باتەوە زیاتر زەقی بکاتەوە زیاتر دەری بخاو ڕاستیەکان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی بڵاو بکاتەوە نەک ئەوەی کە ئێمە هەمیشە بابەتەکان بە تایبەت لە میدیاوە بچووگەکەینەوە وەکو خۆی نایگەێنین و زۆر جار ئەمە وای کردووە کە هەر تاکێکی کورد لە باشووری کوردستانە بە تایبەتی جیلێکمان هەیە کە نازانێ مەسەلەی داگیرکاری چیە لە کاتێکە خۆی لەنا ئەو بابەتەیە دەژی ئەمە هۆکارەکەی چیە لەبەری ڕاگەیاندن نەهاتووە ئەم بابەتە وەکو پێویست بگەێنێ کە ئەمە گلێکی زۆر لەسەر ئەرکی ڕۆژنامەنووسان یعنی بەڕاستی ئەرکی ڕۆژنامەنووسانیش لێرەدا ئەوەیە کاتێکە ئەڵین ڕاستیەکان دەربخەن بەشێکی لەو ڕاستیانە ئەوەیە کە ئەمڕۆ داگیرکاری زۆرە هەیە لە باشووری کوردستانە بەڵام بەداخەوە قسەی لەسەر ناکرێت هەندێک ڕاگەیاندن هەیە بابەتەکان زۆر بچووک دەکاتەوە یاخ وەکو پێویست ناگەێنیا زۆر جار بە پێچەوانە و بابەتەکان دەگەێنێ بۆ ئەمە یعنی زۆر جار دەبینی لە ناوچێک بۆ ناوچێک لە شارێک بۆ شارێکی تر یعنی ئەمەش گۆڕانکاری بە بەس بەداخەوە ئەمڕۆ ئەوەندەی کار لەسەر شکاندنی شارەکان دەکرێت کار لەسەر شکاندنی یەکتری دەکرێت وەکو حیزب وەکو تا یعنی کار لەسەر ئەم پرسە نیشتیمانیانە ناکرێت کاتێککە باسی پرسی داگیرکاریەکەین ئەمە پرسێکی نیشتیمانیە پێویستمان بە کۆدەنگی هەیە پێویستمان بە یەکڕێزی نەتەوەیی هەیە پێویستمان بە یەکڕێزی نیشتیمانی هەیە ئێمە یەکێک لەو پلانانەی کە دوژمن دەیەوێت جێبەجێ بکرێت لە ڕێ هەندێک کەناڵی شوانێ شەرعەتی زیاتریە دێتێ بەداخەوە کە ئێمە باسی شەڕی براکوژیەکەین ئەزمونمان هەیە لە شەڕی براکوژیە کە ئەزمونێکی زۆر تاڵە بە تایبەتی لە باشووری کوردستانە ئێمە نامانەوەی جارێکتر بەوەی بڕۆینەوەی ئەوەی لە باشووری کوردستان بێت بخۆی ئەم ڕاستیە دەزانێت بەڵام بەداخەو ناڵم کە ئێسان بێدەنگیان هەڵبژاردووە لە ئەوەی کە ئایا لە بەرامبەریە بۆی جارێکی شەڕی براکوژی دروست بێتەوانە یان ئێمە هۆکاری ببووی نێڵین ئەم شەڕە دروست بێت تەشەنە نەکات.